بەناوی خودای بەرز و بێهاوتا دانەری ئەرز و ڕاگیری سەما لە هەر جگایەکەن ڕێز و سڵاو و خۆشەویستی بەتان ئاراستە بێ بینەرانی بەرنامەی پەیامیتەوە کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ یا و جەمعی هاوکارم پەیامێکی دیگەی هاوڵاتیان بۆ ئێوەی خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدوی پەیامی ئەم جارشمان جێگەی سوود و ڕەزەمەندی ئێوەی بەڕێز و خۆشەویست بێت مەڕێزان ئەمڕۆ باز لە کاراکردنەوەی پەرلەمان دەکەین دەپرسین بەبێ کۆدەنگی نیشتیمانی کاراکردنەوەی پەرلەمان دەتوانێت خزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکات ئایا کاراکردنەوەی پەرلەمان بۆ بەرژەوەندی یەک دوو حیزبە یاخود بۆ بەرژەوەندی گشتی هاوڵاتیانە ئایا بەبێ کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان دەتوانین بڵێن کاراکردنەوەی پەرلەمان لە ڕووی دیموکراسیەوە ناکەوێتە ژێر پرسیارەوە شێوازی حکومڕانیکردن لە هەرێمی کوردستانە ناکەوێتە ژێر پرسیارەوە لە ڕووی دیموکراسیەوە لای وڵاتانی دراوسێ و جیهان بەگشتی لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسە تاوتو دەکەین باوزانی سەبارەت بە کاراکردنەوەی پەرلەمان و سەبارەت بەوەی کە کۆدەنگی نیشتیمانی تێدا نیە هاوڵاتیان چیمان پێ دەڵێن بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکان کاراکردنەوەی پەرلەمان بەبێ کۆدەنگی نێوماڵی کوڕێک نەخرێتەوە هیچ بەهایەکی نابێت ئەم جارەش ئێمە پەرلەمانی پێشوو زۆر ئومێدمان پێبوو هاوڵاتیان زۆر هیوایەکی زۆریان لەسەر هەڵچنی بوو چکە ویستی ڕێکارە یاسایەکانی خۆی بگرێتە بەر لە بەرژەوەندی گشتی لە خەمی خەڵکا بێ یاسا سەروەرکە وایە دەستی برد بۆ دووشتی زۆر گرنگ یەکیان لەوانە سەرۆکایەتی یاسای سەرۆکایەتیە لەمە مار بکاتەوە دوو مەلەفی نەوتی جوڵان یاسا ویستی یاسا سەروەرکە بەڵام ئەوە بوو کە پارتی قوبوڵی نەکرد یاسای قوبوڵ نییە بە هیچ شێوەیەک ئەو پەرلەمانی شێوە کارتۆنی بێ کۆنتڕۆلەکەی لای خۆی بێ ئەم جارە کۆنتڕۆلەکەی لە دەست خۆیانە بوو چۆنی داخست وەنیە و ئێساش هەر ئەبێ وابێ ئەبێ وابێ ئەبێ لەژێر کۆنتڕۆلی پارتیا بێ پارتی قوبوڵی ناکە بە بێوێ خزمەتی بەرژەوەندی گشتی کار بکە بەبێ کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان پێ دوایە دیموکراسی هەرێمی کوردستان نەکەوێتە ژێر پرسیارەوە لای وڵاتانی بەرەودراوسێ بەتەکی دیموکراتی جۆ بگرە ئەم خولەی پێشووی پەرلەمان کە لە کار خرا جۆ بگرە شەڕی چی کرد شەڕی دیموکراتی و سەروەری یاسا بوو بەڵام ئەمان یاسایان قوبوڵ نیە ئەم دەسەڵاتە فاشل لە سەقەتە دەسەڵاتێکە هەتا سەریێسخان فاشلە با پێ بڵێم لە خەمی خەڵکان نییە لە بەرژەوەندی کۆمەڵی خەڵک و شخصی جاران حیزبی و بێسا شخصیشە وایە قوبوڵیان نییە بە هیچ شێوەیەک کە یاسای یاسەر بێ وڵاتیش بە تۆ لە ماڵەکەی خۆتا 4-5 نەفەرەکە یاسا و گەورەفیتی وێرانەیانە وەنی هەڵەوەشێت ئێستا ئەم کوردستانە بەرەو هەڵۆشانە ڕوات دوایەوە تۆ گرنگی تۆ لە چیایە لەوایە کە غەرب و ئەمریکا و غەرب پشتیوانیت نەکات تۆ چیت هیچی پێ نییە سفری وایە فەشەلیە ناوە لە هەموو بوارەکانە کەواتە تا چەند پێ دوایە کاراکردنەوەی ئەم جارەی پەرلەمان لە بەرژەوەندی یەک دوو حیزبی دیاری کراوە و لە بەرژەوەندی میلەت نییە من دەستخۆشی لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵەکەم کە بەشداریان نەکرد چکە با نەکەوێت لە سەریان ئەمە شتێکە لە بەرژەوەندی شخصیایە تاکە شخصیە کراوە و ئەم خولە مادام بەشداریان سبێنێ ناشکەوێت لە سەریان ئەبێ میلەت بێتەوە هۆش خۆی هیچی تر ئەمانە یعنی ئەم جارە ئەم لەم خولە و لەم ساڵە کە میلەت ئەگەر نێتەوە بەر هۆش خۆی وشیار نەبێتەوە موچەند نایەتێ لە بڕۆ لە بەرسە نەوتن نایەتێ ئەڵێ بڕۆ ڕق بەرەوایە لیترە نەوتن نایەتێ وەنیە کە عالەم خەنی بووە لە نەوتی کوردستان وەنیە یعنی ئەم وڵاتیان نەزانی وەکو چی لێ کردووە وەکو چرایەک ژێر خۆی ڕووناک ناکاتەوە بەڵام هەر چوار دەوری وایە بۆیە ئەجا لەبەرەوە من هیوادارم یەک ماڵی کوڕێک بکرێتەوە و ئەگەر بێت و کۆدەنجی لەسەر نەبێ ئەمە فەشە لێنێ و سەرڕای حیاچوونی دەسەڵات نەک میلەت لە ناو لە دەرەوە وەنیە من هیوادارم کە بەخۆیان ناپچنەوە ئەم دەسەڵاتە ئەمڕۆ باز لە کاراکردنەوەی پەرلەمان دەکەین ئەم پەنجانی دەست وەکو یەک نییە ئەبێ هەمووی تەواوکەری یەکتری بین هەر ئەوەیە هیچ پێویست ناکە بەخوا خەڵک بڵێ نەڵێ پەرلەمان بڵێ دوو حیزبە هەرچێکیان ویست ئەوەیە ئەم خولەی پێشووی پەرلەمان کە لە کار خرا شەڕی چی کرد شەڕی دیموکراتی و سەروەری یاسا بوو بەڵام ئەمان یاسایان قوبوڵ نیە بۆ خەڵک نییە بۆ لە بەرژەوەندی خۆیان کارایەکەنەوەی نەچەند وەختە بۆ کاران نەکردوێتەوە لە سایە دەتوانم بڵم 100 بۆ
بەرژۆندی چەند کەسێ و چەند لایەنێکە مەسلحەتی خۆیانی تیاکە مەسلحەتی خۆیانتیانە بێ بۆ 2 ساڵە کەس باسی لێ ناکە بڵێ بۆ پەرلەمانە داخستووە ئەمان ئەوێ پەرلەمان کاراکەنەوە بۆ بەستی تایبەتی خۆیان من پێم وایە ئەگەر هەمویان بەیەکەوە بن زۆر لەوە باشتەکە وەکو ئێستا هەیە تێگە قوربان ئەگەر ئەوە بێت دەگەر برادرانی کۆمەڵ و گۆڕانیش بێنە ناو پەرلەمانەوە شتەکە پێم وایە زیاتر یاساییە بێ بەڵێ پێم وایە ئەوە باشترە بەبێ کۆمەڵ و بزنەوەی گۆڕان تا چەند پێ دوایە دیموکراسی هەرێمی کوردستان شەریعەتی پەرلەمانی کوردستان دەکەوێتە ژێر پرسیارە و لای وڵاتانی دراوسێ وڵاتی من هەموو تا پێ دەڵم خۆی وڵاتانیش هەداوە ئەوواکەن کە هەمویان کۆ دەنگ بن هەموو لایەنە سیاسیەکەن بەبێ ئەوان پێم وایە شتەکە نقصان نەبێت جاگر ئەوان بێن زۆر باشترە هەم بۆ جەماوەرەکەش هەم بۆ خۆشیان من وای ببینم کە هەمویان بەیەکەوە بن و بەیەکەوە لەسەر یەک مێزانیشم بەڕاستی کارەکردنەوەی پەرلەمان بەم جۆرە پێ دوایە بۆ خزمەتی میلەتە یان بۆ خزمەتی 1-2 حیزبی دیاریکراوە زیاتر وڵی وەکو ئێمە من ئەوەندە بۆیە چمیان ناکرێت بۆ شێوەیە بە کێسا هەیە پێم خۆش بوو ئەوەی کە من دوێنە بینیمە لە پەرلەمان شتێکی دڵخۆشکەرە بۆ هەموو لایەکمان بەڵام ئەگەر بێت و برادرانی گۆڕان و کۆمەڵی ئیسلامیش لێ بوونە شتەکە جوانتر بوو ڕووی یاسایی جوانتر بوو بۆ هەموو میلەت پێم وا بێ دڵخۆشکەرتر بوو بە بۆچوونیمە لە ڕۆژگاری ئەمڕۆ ئەگەر هەموو لایەنەکان بەشدار بن لە هەر پرسەیەکی سیاسی پێم باشترە بەم جۆرە خزمەتەکەنێ بە خەڵک وڵی خەڵک لێ بۆتەوە گەر تۆ بتێ ژیانی و خەڵکە و گوزەرانی و خەڵکە ببینی ینی لە حاڵەتێکی زۆر ناهەموارە ئیتر هەر لایەنەوە بۆچوونی خۆشی هەیە لایەنێک بڵێن بەشداری کۆبوونەوە ناکات تەمەنەوە دید و بۆچوونی خۆی هەیە بەڵام ئایا منەتەوە ئەم ڕای هەموو لایەنەکان بم بەبێ کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان تا چەند پێ دوایە شەرعەتی دیموکراسی لە هەرێمی کوردستانە شەرعەتی پەرلەمانی دەگەڕێت ژێر پرسیارەوە طبعاً بەشداری نەکردنی کۆمەڵ و گۆڕان لە ئەمڕۆە پێشۆخت پێم وتی بۆچوونی خۆیان هەیە طبعاً ئەو بۆچوونەش مێژوویەکی خۆی هەیە هەر لە سەرەتاوە بڵێن وەکو بزوتنەوەی گۆڕان لەگەڵ هوشیارکردنەوەی خەڵکو و دیموکراسیا بوو بەڵام لایەنەکانی کەش دوو لایەنە سەرەکیەکەی وەکو یەکێتی و پارتی کە ئێستا لە هەلومەرجی ئەمڕۆە کە پەرلەمان کاراکرێتەوە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ئەم ڕیفراندۆمەی کە خەونێکی لە مێژینەی میلەتی کووردە وابزانم من وای بە باش دەزانم کە لەبەرەوەی چارەنووسی میلەتەکەیە و تامان ئەو گەلە گورگەی کە دەوری میلەتەکەشمانی هاوە ئەوە تا لە ئێستا ئەو خەونەی کە ئێمە سەدان ساڵە خەباتی بۆکەین تا ئێستش بە دیوەکەی تریا ژایەتی ئەو ڕیفراندۆماکەن هەتا ئەو تا ئەو بێردمەگۆر کە هاتووە بۆ شێوەیە هاتووە کە ڕیفراندۆم نەکرێ طبعاً ڕیفراندۆم نەکرێت بە حساب ئەو بەدیل هەیە بەڵام بڵێن وەکو ئەمریکا لە یەکێ لە ئاژانسەکانی دوای مەکۆرگ کەوتی ئێمە هیچ ئاگامان نییە کەواتە ئێمە بە هیوام نەگەڕێنەوە بۆ ئەو خەنجەرەی کە لە پشتەوە لە نسکۆی 75 لێمان درا یعنی میلەتی کورد ئەگەر خۆی لە ناو خۆیان ئاشتەوایی پێک نێنێ وابزانم هیچ دۆستێکی نییە هەتا هاوپەیمان و زلهێزەکانیش کەواتە ئەمڕۆ بە هەر دیوێکیا بێت ئەگەر کۆدەنگی نیشتیمانی بە هەموو لایەنەکان لەبەرەوەی ژمارەیان زۆرە کە کورد ئەبواە یەک لایەنی هەبێت ئەگەر یەک لایەنی هەبواە دەمێ بوو دەوڵەتی کوردی پێگەهاو بەڵام بەداخەوە ئەمەیان هەڵەی مێژووی 100 ساڵەی خەباتە بەڵام من پێم باشە لەبەرەوەی دۆستمان نییە ئەگەر خۆمان باوەشکەین بەیەکە و پشتی یەکگرین و دەستی یەکگرین وابزانم ئەتوانین لەم نەهامەتێش تێپەڕێن بە هیوام هەموو لایەنەکان بەرژەوەندی تاچی و گیرفان پڕکردن بەسە ئیتر ڕۆژی ئەوەیە باوەشکەین بەیەکە چونکە ئەوە تا میلەتەکە ئەگەر ئێوە سەرنجێکی بازار بن وەکو لایەنی ئابووری ڕووخاوە بیریشی ڕووخاوە ئێستا لە شەوە
لە شەوە زەنگێکە کە نازانێت ڕۆشنایی لە کوایە بەسە ئیتر بەسە تاکەی ململانیە و تاکەی ملهوڕی و تاکەی بیرکردنەوەی تەسک ڕۆژی ئەوەیە باوەشکەن بەیەکە دوایی زەمینە سازە بێت با کەسێک برا گەورە و برا بچووک گرنگ نییە لە ناو خۆمانە ئەگەر برا گەورە و برا بچووک باوەشکەن بەیەکەوە بۆ بەرەنگاربوونەوەی دوژمن وای بە باشەچانم تەمان ڕای جیاواز لە هەموو میلەتانە هەیە بەڵام کار نەکاتە ئەوەی کە دوژمنان و دەوروبەرمان پێخۆش بێت کارەکردنەوەی پەرلەمان پێویستە بۆدەنجی خەڵکی لەسەرابی شتێکی باشە و خەڵک ئیستیفادەی لێکە تا چەند پێ دوایە کاراکردنەوەی پەرلەمان لە ئێستادا بەم شێوەیە بۆ خزمەتی گشتی هاوڵاتیانە یاخود بۆ خزمەتی یەک دوو لایەنی سیاسی و هیچی تر ناوانەی کە ئێستا هەوڵ دەدەن لە بە کارەکردنەوەی پەرلەمان دیارە مەبەستێکی ئەویان هەیە خزمەت بە نیشتیمان بکەن ئەلە خۆیانەوە شت ناکەن بەبێ کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان تا چەند پێ دوایە شەرعێتی پەرلەمان دەکات دەژێت پرسیارە لای وڵاتانی دراوسێ و لە ناوخۆشدا وڵی براجان خۆ ئێستا هەموو خەڵک حەزی لێ لایەنە سیاسەکان بگەنە ئەم ئەوە ڕێکەوتنەشی کۆدەنجی ئەگەر کۆدەنجی نەبی خۆش نییە تەمانە تۆ ئەگەر یەک لایەن پەرلەمان کارا بکاتەوە هەموو خەڵک دەزانی لە مەساڵحی ئەم لایەنەیە ئەگەر هەموو لایەنەکانش ڕێکەون و ئیتیفاقەکی سیاسی بکەن و ئەوە تەمان بۆ خەڵکەکە باشترە و خەڵکیش زیاتر ئەوی دەبی متمانەی دەگەڕێتەوە مێدێ بەم شێوەیە کاراکردنەوە هەیەەوە ئیشاڵ ئەبێ کۆدەنگ بن هەموو یەک ڕیز بێ هەموو یەک هەڵبێز بێ کۆدەنگی خەڵک بە عمل نایە ئەبێ هەموو حیزبەکان یەک بن بەبێ کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان تا چەند پێ دوایە دیموکراسی لە هەرێمی کوردستانە دەکەوێتە ژەر پرسیارەوە لای وڵاتانی بەرەو دراوسێت تا چەند پێ دوایە پەرلەمان شەرعێتی دەبێت شەرعێتی نابێت نەک بەبێ گۆڕان و کۆمەڵ بەبێ یەکێکیانش نابێت ئەبێ هەر پێنج لایەنەکە یەک بن بەبێ ئەوان نابێت ئەبێ هەموو حیزبەکان یەک بن هەر پێنجیان نەبێ کۆمەڵ نەبێ گۆڕانش نابێت تا چەند پێ دوایە کاراکردنەوەی پەرلەمان بۆ خزمەتی خەڵکە لە ئێستادا یاخود بۆ خزمەتی یەک دوو لایەنی سیاسیە بۆ خزمەتی خەڵک نییە بۆ هەنێ بە پرسو هەنێ حیزبی دەسەڵاتدارە ئەوەی کە چەکداری هەیە بەڕاستی ناوەڵە بۆ خەڵک نییە بۆ لە بەرژەوەندی خۆیان کارایەکەنەوەی نەچەند وەختە بۆ کاران نەکردوێتەوە ئەمڕۆ باز لە کاراکردنەوەی پەرلەمان دەکەیت ئەم پەنجانی دەست وەکو یەک نییە ئەبێ هەمووی تەواوکەری یەکتری بین هەر ئەوەیە هیچ پێویست ئەگە بەخوا خەڵک بڵێ نەڵێ پەرلەمان بڵێ دوو حیزبە هەرچێکیان ویست ئەوەیە ئەم خولەی پێشووی پەرلەمان کە لە کار خرا شەڕی چی کرد شەڕی دیموکراتی و سەروەری یاسا بوو بەڵام ئەمان یاسایان قبوڵ نیە بۆ خەڵک نییە بۆ لە بەرژەوەندی خۆیان کارایەکەنەوەی نەچەند وەختە بۆ کاران نەکردوێتەوە لە سایە توانم بڵم 100 بۆ بەرژۆندی چەند کەسێ و چەند لایەنێکە مەسلحەتی خۆیانی تیاکە مەسلحەتی خۆیانتیانە بێ بۆ 2 ساڵە کەس باسی لێ ناکە بڵێ بۆ پەرلەمانە داخستووە ئەمان ئەوێ پەرلەمان کاراکەنەوە بۆ بەستی تایبەتی خۆیان کاراکردنەوەی پەرلەمان لە ئێستادا بەبێ کۆدەنگی نیشتیمانی پێ دوای خزمەت بە وڵاتیان بگەێنێت نەخێر کۆدەنگی نیشتیمانی لەسەر بێ باشترە ئەم جۆرەوەتە خزمەت ناگەێنێت نەخێر تا چەند پێ دوایە بەم شێوەیە کە پەرلەمان کارا کراوەتەوە بۆ بەرژەوەندی یەک دوو لایەنی سەرەکیە یاخود بۆ نمونە بۆ بەرژەوەندی هاوڵاتیانە بۆ بەرژەوەندی یەک دوو لایەنی سەرەکیە باش بەبێ کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان پەرلەمان جۆرە کارا بکرێتەوە تا چەند شەرعێتی پەرلەمان و دیموکراسی لە هەرێمی کوردستانە خاتەژێر پرسیارەوە شەریعەتیەکەی نایاسایی نییە لەبەرەوەی کۆی دەنگی نیشتیمانی لەسەر نییە نەوەی پەرلەمان بەبێ کۆدەنگی نیشتیمانی تا چەند پێ دوای خزمەت بە هاوڵاتیانی کوردستان نەگەێنێت وەڵاهی بە کۆدەنگی خەڵک بێ باشترە جا پەرلەمانیش کە کاراکرێتەوە پێم وابێ هیچ ناکەن بۆ خەڵک بکرێ و نەکرێت بە ڕای من هەرۆکو یەک وایە چەند پێ دوایە لە بەرژەوەندی هاوڵاتیانە یاخود بۆ بەرژەوەندی یەک دوو لایەنی دیاریکراوە و خزمەت بەوانەکە پێم وابێ بەرژەوەندی میلەتی تیانە هەردوو ئەو دوو لایەنە سەرەکیە ئەو دوی حیزبە سەرەکی هەر بۆ خۆیان شتێ بەدەست خۆیانە چۆنیان پێ بۆ خۆیان بەکارهێنن نەک بۆ میلەت هەرەوەیە باشە بەبێ کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان تا چەند پێ دوایە دیموکراسی لە هەرێمی کوردستانە
شەرعێتی دەکەێت لەژێر پرسیارە و لای وڵاتانی بەرەودراوسێ پێما بێ هەموو یەک بێ باشترە نەک بە تەنها چەند حەزبێک و بۆ خۆیان بەکاری بێنن کۆدەنگی هەموو یەک باشترە بەم جۆرە پەرلەمان ڕێچکەی خۆی وەرەگرێ بەم جۆرە بڕوا بەم جۆرە گەرار ئەو دوانە بە دوو حیزبان نەخێن من بە باشی نازانم ئەمیان یەک بن باش کاراکردنەوەی پەرلەمان بەبێ کۆدەنگی نیشتیمانی سوودێکی ئەوتۆ هەیە نەخێر سوودی نییە کاراکردنەوەی پەرلەمان سەرۆکی هەرێم 2 ساڵە پەرلەمانی بەخستووە ئیفلیجی کردووە ینی دەنگی خەڵکی ئیفلیج کردووە لە هیچ وڵاتێک ئەمە ڕووی نایەوە تاکە کەسێک بتوانێت دەنگی خەڵک بکات ئەمە گەورەترین تاوانە بەرامبەر گەلی کوردکردی بەرامبەر هەموو مرۆڤایەتیش کردوێتی ئەو تاوانە لەبەرەوەی پەرلەمان دەنگی خەڵکە بەم جۆرە کە کاراکراوەتەوە تا چەند پێ دوایە بۆ بەرژەوەندی 1-2 لایەنە و بۆ بەرژەوەندی گشتی نییە لە سایە دەتوانم بڵم 100 بۆ بەرژەوەندی چەند کەسێ و چەند لایەنێکە بەبێ کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان تا چەند پێ دوایە شەریعەتی دیموکراسی و پەرلەمانی لە هەرێمی کوردستانە دەکەوێتە ژێر پرسیارە لای وڵاتانی جیهان بێگومان بەبێ کۆمەڵ و گۆڕان کاراکردنەوەی پەرلەمان هیچ مانایەکی نییە و ئەوەنەی تر کورد شەرمەزار بوو لە وڵاتان چونکە دڵنیا بە کۆمەڵیش و گۆڕانیش بە دەنگی خەڵک هاتوونەتە سەرە و کورسیە و حەق خۆیانە کەواتە ئەمە گەورەترین تاوان بوو بەرامبەر مرۆڤایەتی کردیان کاراکردنەوەی پەرلەمان لە ئێستادا بەبێ کۆدەنگی نیشتیمانی لایەنە سیاسیەکان تا چەند سوود بە خەڵکەگەێنێ وڵی بەڕای من هیچ سوودێکی نییە هیچ سوودێکی نییە لەبەرەوەی ئەو کۆدەنگەی تیان نییە هیچ سوودێکی تیان نابێت بەبێ کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان تا چەند پێ دوایە دیموکراسی لە هەرێمی کوردستانە شەریعەتی دەکەوێتە ژێر پرسیارەوە وڵی دیموکراسی هەر نییە وەزار دیموکراسەتی تیا بووە ئەوە لایەنەکان هەمووی پێکەوە بە کۆدەنگی ئەم پرۆسەیان جێبەجێکردا تا چەند پێ دوایە کاراکردنەوەی پەرلەمان بۆ بەرژەوەندی 1-2 لایەنی سیاسی و بەرژەوەندی گشتی نییە 100% بۆ بەرژەوەندی ئەو دوو لایەنەیە هیچ بەرژەوەندی گشتیتیان نییە ئەمڕۆ باز لە کاراکردنەوەی پەرلەمان دەخەیت ئەم پەنجانی دەست وەکو یەک نییە ئەبێ هەمووی تەواوکەری یەکتری بین هەر ئەوەیە هیچ پێویست ناکە بەخوا خەڵک بڵێ نەڵێ پەرلەمان بڵێ دوو حیزبە هەرچێکیان ویست ئەوەیە ئەم خولەی پێشووی پەرلەمان کە لە کار خرا شەڕی چی کرد شەڕی دیموکراتی و سەروەری یاسا بوو بەڵام ئەمان یاسایان قبوڵ نییە بۆ خەڵک نییە بۆ لە بەرژەوەندی خۆیان کارایەکەنەوەی نەچەند وەختە بۆ کاران نەکردوێتەوە لە سایە دەتوانم بڵم 100 بۆ بەرژەوەندی چەند کەسێ و چەند لایەنێکە مەسلحەتی خۆیانی تیاکە مەسلحەتی خۆیانتیانە بێ بۆ 2 ساڵە کەس باسی لێ ناکە بڵێ بۆ پەرلەمانە داخستووە ئەمان ئەنێ پەرلەمان کاراکەنەوە بۆ بەستی تایبەتی خۆیان هەتا ئێرە هاوڵاتیان پێیان وایە کاراکردنەوەی پەرلەمان بەبێ کۆدەنگی نیشتیمانی سوودی نابێت چونکە کۆدەنگی نیشتیمانی بۆ ئەوەیە کە بەبێ جیاوازی دەنگ و ڕەنگەکان خزمەت بە یەک بەیەکی هاوڵاتیانی کوردستان بکات بەڵام لە ئێستادا بە حکمیەوەی کۆدەنگی نیشتیمانی تێدا نیە لەوانەیە خزمەت بە کۆمەڵێک کەس بکات کۆمەڵێک کەسی دیکە پەرایەز بخات لەلایەکی دیکەوە هاوڵاتیان پێیان وایە بەبێ کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان شەریعەتی پەرلەمان و شەریعەتی دیموکراسی لە هەرێمی کوردستانە دەخرێتە ژێر پرسیارەوە چونکۆم بەبێ ئەمانە کاراکردنەوەی پەرلەمان کە یەک لە سەرسەی پەرلەمان پێکدێنن بەم دوو حیزبە دەتوانین بڵێن خزمەت بە خۆی هاوڵاتیان ناکات و خزمەت بە پرۆسەی دیموکراسی و یاسادانان ناکات لە هەرێمی کوردستانە لەلایەکی دیکەەوە هاوڵاتیان پێیان وایە کاراکردنەوەی پەرلەمان بەم شێوازەی ئێستایەوە تەنها بۆ خزمەتی 1-2 حیزبە لە هەرێمی کوردستانە کە بەرژەوەندی ئەم دوو حیزبە لە بەرچاو دەگیرێت و کۆی لایەنەکانی دیکە لە هەرێمی کوردستانە فەرامۆش دەکرێت بۆیە ئەمە ڕابۆچوونی هاوڵاتیان هاتە ئێرە ئێمە زیاتر بەردەوام دەبین بابزانین هاوڵاتیان سەبارەت بە کاراکردنەوەی پەرلەمان بەم شێوازە چی کەمان پێ دەڵێن و تا چەند دەتوانێت خزمەت بە هاوڵاتیان بکات لەگەڵمانە بن بۆ گۆستەی پەیامەکان فەرموون پەرلەمان ئێساوە کاراکراوەتەوە کۆدەنگی نیشتیمانی تێدانە هەموو لایەنەکان ڕێک نەکەوتون تەنها چەند لایەنێک چونەتە پەرلەمان و تاو بەم جۆرە خزمەت بە هاوڵاتیان نەکات نەخێر بەری شوێ خزمەت بە هاوڵاتیان ناکات لەبەرەوەی تۆ سێرەی بازێک کە چێتە پەرلەمانەوە ئەبێیش بۆ خەڵک بکە سێرەکەیان بۆ خۆی هەوڵێ و بۆ خۆی هەوڵەیە
هیچ مەسلحەتی خەڵکی تیان نیە. بەبێ کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان تا چەند پێ دوایە دیموکراسی لە هەرێمی کوردستانەوە شەریعەتی دەکرێتە ژێر پرسیارە وەلای وڵاتانی دراوسێ و شەریعەتێکیەوە تۆی نامێنێت. وەڵا بە بزوتنەوەی گۆران و کۆمەڵ بەڕاستی دەوریان هەبوو جێگای خۆیان کردەوە لە ناو خەڵکە بەس بۆ حیزبەکانی کەژە بێ چاو بە خەڵکا بخشێنەوە خەڵ ئەم دوانە پەرلەمانێکی باشمانە بێت نەخێر چکە ئەم دوانە لەگەڵ میلەتان میلەتیش ئەوە یەکێکی ئەوەیە کە پشتگیری بکات یەکێکی ئەوەیە کە بەدەنگەکانیەوە بچێت تو ئێستاکانە ئەوە 3 ساڵت بەرمیلێنەوە نەدراوە ئەوە قەیرانە نیموچەیە نیموچێش لەگەڵەوەی ڕۆ بە موچەیە ئەوەش بازارە جوانەکەی کەی بینیت هەموو شتێ وەستاوە. کەواتە تا چەند پێ دوایە کاراکردنەوەی پەرلەمان لە ئێستادا بەم جۆرە بۆ خزمەتی دوو حیزبی دیاریکراوە و بۆ خزمەتی میلەت نییە لە سیاسە وایە مەسلحەتی خۆیانی تیاکە مەسلحەتی خۆیانتیانە بێ چۆن شتی واکەن ئەی بۆ 2 ساڵە باسی لێ ناکەن بۆ 2 ساڵە کەس باسی لێ ناکە بڵێ بۆ پەرلەمانە داخستووە بۆ پەرلەمان وایە مەسلحەتی خۆیانی تیانە بێ هیچ ناکە ئەوەیە مەسەلەکە ژناکانە کە مەسلحەتی خۆیانی تیاوە مەسلحەتی خۆیانتیانە بە دڵنیاوە 3 ساڵی کەش داخرە سوودی چی هەر شتێک خۆیان ویستیان هەر ئەوەیە هیچ پێویست ناکە بەخوا خەڵک بڵێ نەڵێ بەڕەمان بڵێ دوو حیزبە هەرچێکیان ویست هەر ئەوەیە هیچ شتێکیکە نییە بلای من بەبێ کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان تا چەند پێ دوایە دیموکراسی لە هەرێمی کوردستانە شەرعی دەکرێتە بە ژێر پرسیارە وەلای وڵاتانی دراوسێ بەڕێزیان دیموکراسی شتی هیچ شتێک ئەو شتانە بەس بەدەمە هیچ شتێکی نییەوە بە قوربان هیچ شتێک نییە خۆیان چیان ویست ئەوەیە حەزیەکە هەموو میلەت بڵێوانە هەر ئەوەیە ئێتر هیچ شتێکی نییە برایم کاراکردنەوەی پەرلەمان تا چەند پێ دوایە بۆ بەرژەوەندی دوو حیزبە و ئەوانی کەیان بۆ دەرناوە بەڕێزیان ئەو دوو حیزبە هەرچیە خۆیان ویستیان حەزیان پێکرد تێگەی لە برای خۆ هەر ئەوەیە تر خۆمە پەرلەمان ببێ حەزیەکە بە هەموو کۆمەڵیش بڕاتەوە گۆڕان بڕوا هەرچی حیزبەکانی کە هەیە بڕوا هیچ ئینێکی نییە دەبێنە نەخێنەوە کارەکردنەوەی پەرلەمان ئێمە ئەم پەنجانی دەست وەکو یەک نییە ئەبێ هەمووی تەواوکەری یەکتری بین من بەبێ تۆ ژیان نییە تۆش بەبێ من ژیان نییە یعنی ئێمە بێکەوە جوانین ئەم پەنجانی دەستمان یەکیگان نقصان بێ ناشرینە ئاستی جوانی نابەخشێت حەزەکە ئینشاءالله هەمووی بەیەکەوە یەک مەبەست و یەک دڵ و یەک جان وتی کورد هەیە ئێمە هەستمان بێکەوە من نزیکەی 50 ساڵ عمرمە ئەوەتی کوردی ئەم ژیانی ئەم مۆسیمە ئیسەی کە هەیە لەوە خۆشتری نەدی و نایبینێت جا خۆش نییە بۆ تەماحی دنیایی ئێمە پشت یەکتری بکەین و من تۆ نەخوێنمەوە من نەخوێنیتەوە تا چەند پێ دوایە لە ئێستادا کاراکردنەوەی پەرلەمان تەنها بۆ بەرژەوەندی و بۆ مەسلحەتی دوو لایەنە و لایەنەکانی دیکان فڕداوەرە دەرەوەی سەحەکە وەڵای ئەگەر لایەنەکان هەمویان تاوکەری یەکتری بێن خۆشە بەس ئەمیان عینات بێ ئەویان کورد دەڵێ چی ئەڵێ ئەوەی سوارە ئەگە تۆزە خۆی دابەزێنێ ئەوەی کە لە عەرزیشایە بڵێنە سەرزەویە سوار و پیادا یەکیان تۆزە خۆی بەسکە یەکیان خۆی دابەزێنەگەن بە نەتیجە و بە چۆن چاکی خۆیان بەس ئێمە نازانم من مێژوی کوردم خوێنی بێتەوە کورد لە کاتی فسی چاکە لەدەستیات بەبێ کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان تا چەند پێ دوایە شەرعێتی دیموکراسی و پەرلەمانی لە هەرێمی کوردستانەکە لەژێر پرسیارەوە وەڵای ئەمشەو قوربانجا ئەمشەو بینیم مەجموعەیەکیان لە دەروی دەرگای پەرلەمان وتاری خۆیانەیە وەکو بزوتنەوە هینە کۆمەڵ و گۆڕان مەجموعەیەکیان لە ناوەوە ئیتر نازانم ئەمان کامیان شەرعێتی ترن ئەمی ناوەوە ئەڵێ من دنیام نێشتوەوە ئەمی دەریشەوە ئەڵێ حەقم خوراوە ئیتر ئینشاءالله هیوادارم کات شێوازی حکومڕانێ بەم شێوازی دوو تەفرەقەیە خزمەت بە هاوڵاتیانەکات وەڵڵاهی بڕوان ناکەم وتم ئەوەجا ئێمە بەیەکەوە جوانی بەیەکەوە من تۆ ئینکەم دوژمنان زۆرە جارە هیچ نەبووە بەیانی دووبانی تەفرەقەمان تێکەوە بەخوا بەچونێک یەک چەبۆک ئیبادەمانەکەن ئەمڕۆ باز لە کاراکردنەوەی پەرلەمان دەکەیت ئەم پەنجانی دەست وەکو یەک نییە ئەبێ هەمووی تەواوکەری یەکتری بین هەر ئەوەیە هیچ پێویست ناکە بەخوا خەڵک بڵێ نەڵێ بەڕەمان بڵێ دوو حیزبە هەرچێکیان ویست هەر ئەوەیە ئەم خولەی پێشووی پەرلەمان کە لە کار خرا شەڕی چی کرد شەڕی دیموکراتی و سەروەری یاسا بوو بەڵام ئەمان یاسایان قبوڵ نیە بۆ خەڵک نییە بۆ لە بەرژەوەندی خۆیان کارایەکەنەوەی نەچەند وەختە بۆ کاران نەکردوێتەوە لە سایە توانم بڵم 100 بۆ
بەرژۆندی چەند کەسێ و چەند لایەنێکە مەسلحەتی خۆیانی تیاکە مەسلحەتی خۆیانتیانە بێ بۆ 2 ساڵە کەس باسی لێ ناکە بڵێ بۆ پەرلەمانە داخستووە ئەمان ئەنێ پەرلەمان کاراکەنەوە بۆ بەستی تایبەتی خۆیان ئەبێ هەمویان بەیەکەوە وەکو کورد وەکو کورد دەبێ هەموو بەیەکەوە یەکگرتوون دەبێ هیچی وە ناکرێت قەت برا لە پشت برابێ مەگەر قەزەڵای خوا بێ ئەی تا چەند پێ وایە کاراکردنەوەی پەرلەمان لە ئێستادا بەم جۆرە بۆ بەرژەوەندی یەک دوو لایەنی سیاسیە و بۆ بەرژەوەندی هاوڵاتیان نییە بەڵێ لە بەرژەوەندی هاوڵاتیان ناوێت هەر بۆ ئەو حیزبانەیە ئەوانەی کە خۆیان یانەوێت چی بکەن و چی نەکەن تا چەند پێ وایە بەبێ کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان شەرعێتی دیموکراسی و پەرلەمانی لە هەرێمی کوردستان ئاکەوتە ژێر پرسیارە لای وڵاتانی چواردەوە وەکو شەرعێت نییە بەڵام وەکو ئەمڕۆ سوڵتە زاڵە مەسەلە قووەتە قووەت ئەمڕۆ قۆڵ لە دەست کەس بێرەوە لەسەرەوەی هێز حکومەکە هێز حکومەت بەم جۆرە خزمەت بە خەڵک کرێت نەخێر کاراکردنەوەی پەرلەمان بەبێ کۆدەنگی نیشتیمانی هەموو لایەنە سیاسەکان خزمەت بە هەوڵاتیان نەگەێنێ من پێش هەموو شێداوە لەو لایەنانە ئەەکەم کایانێ پەرلەمان کاراکەنەوە نەیکەن مەمزایدەی سیاسی پەرلەمان داخرا ئەگەر ئەوان ڕازەکەن چۆنیان داخزەکان ئاواش بیکەنەوە چۆن داخە لەو کاتەوە بە شێوەیەک کە بەدڵی هەموو گەل بێت ئەمان ئەوانەیە پەرلەمان کاراکەنەوە بۆ بەستی تایبەتی خۆیان لەبەر ئەوە هیچ سوودێکی نییە خۆیان هیلاگەکەن و من زۆر 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 ڕێزم هەیە بۆ ئەو دوولایەنە گەورەی کە دوێنێ نەچوونە کۆبنەوەی پەرلەمانەوە کۆمەڵ و گۆڕان کۆمەڵ و گۆڕان بە دڵنیاییەوە من با یەکشڵم من پیاوێکی ئیسلامی نیم بخوا باوەڕتان بێ قولوەڵاشم لەبەر نییە بەڵام مامۆستا عەلی باپیر بەڕابەری خۆمەزانم تۆ پیاوێکی گەورەیە مەردە شەریفە بە ئەخلاقە ئەوەی کەوا خوا داوای ئەکە ئەو بەزیدی ئەیکا و کوانی کە نییە داواکارەکانی خوا زۆر بەزیدی جێبەجێەکان لەبەرەوە زۆر زۆر ڕێز و خۆشەویستیم بۆی هەیە پیاوێکی گەورەیە ئەنجا مامۆستا سۆرانیش بەڕاستی ئەویش پیاوێکی جەری و ئازایە ڕۆیشان بە خۆی وت تۆ پیاوێکی بێپارە و بێحیمایت بەڵام زۆر ئازاژەری دڵنیا بە میلەتم حیمایەت دەکا کاک سۆران باشە ئەگەر پێم بڵیت بەبێ کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان تا چەند پێ وایە شەریعێتی دیموکراسی لە هەرێمی کوردستانە ئەکەوتە ژێر پرسیارەوە خۆی بە دڵنیاییەوە بە دڵنیایە ئەگەر ئەمانە بە شێوەیەکی کۆدەنی هەموو لایەنە سیاسیەکان پەرلەمان کارا نەکرێتەوە معنای شەرعێتی نییە مەسەڵەن بۆ نمونە من بەس باسی جەماوەری ئەو دوو حیزبە بەڕێزە ئەەکەم چەند هەزار کەس دنیاوە بۆ دوو حیزبە بە گۆڕان و بە کۆمەڵ پاشە تۆ بێ ئەمانە پەرلەمان کاراکەیتەوە چ حسابێکە بۆ دەنگدەر و جەماوەری کوردی کردووە زیاتر لە 400,000 کەس دەنگی پێیاون زۆر زیاتر زۆر زیاتر زۆر لۆ زیاترە بەلانی کەمە 400,000 نیو میلیۆن کەس ئەڵێم دەنگی بۆ کەس خراوەتە لاوە حسابی بۆ ناکرێ ینی ئەمە چ پەرلەمانێ بێ ینی زۆر زۆر بەداخەوە بۆ لایەنی سیاسی کە پرۆژەی چاکسازی هەبوو ئێستا خۆی هاتووە چۆتە جێگەی ئەم برابەڕێزە گەورەکەی سکرتێری پەرلەمان کۆدەنجینە بێ ئێمە لەکەیەکەوە هاواری چیمانە باوکە ڕۆی چیمانە بۆی کۆدەنجی نیشتیمانی هەبە ئەگەر نەبوو ماناویسمان نەکردو چوینەوە سەر خاڵی ئەوەڵی سفر تا چەند پێ وایە بەبێ کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان شەرعێتی دیموکراسی لە هەرێمی کوردستانە دەکەوێتە ژێر پرسیارەوە فعلا دەکەوێتە ژێر پرسیارەوە چکە هەردووچیان 30 کورسیان هەیە سەیەکی پەرلەمانەکە تەقریبەن تۆ 11 کۆتایی لێ دەرکات ئەی چۆنە بەبێەوە ئەی تا ئێستا بۆچی نەبووە لەمە دواشە ڕوا ناکەم بش بێ موقەتە موقەت ێزان تا چەند پێ وایە کاراکردنەوەی پەرلەمان بەم شێوازەی ئێستایەوە بۆ خزمەتی یەک دوو حیزبە و بۆ خزمەتی میلەت نییە فعلا بۆ خزمەتی یەک دوو حیزب بۆ خزمەتی میلەت نییە دیاریشە دەریژەکەوێت لە کۆتایی بەرنامەکەدا ڕاو بۆ چوونی هاوڵاتیان بەو جۆرە بوو پێیان وایە کە پەرلەمان نەیتوانیوە ببێتە ئەو مەرجەعی ئەو جێگەی کە هەموو هاوڵاتیان تێدا دڵخۆش بن ڕەنگە کۆمەڵێک بتوانێت بەرژەوەندی تایبەتی خۆی بێنێت هەدی و هەندێک کەس بتوانێت بەرژەوەندی خۆی دەستە بکە تێدا بەڵام لە کۆتاییدا کۆمەڵێک کەس پەراوێز دەخرێت و کۆمەڵێ لایەن و سەدان هەزار دەنگدەر دەبنە قوربانی چەند لایەنێکی دیاریکراو لە هەرێمی کوردستانە ئەمە ڕابۆچوونەکانی هاوڵاتیان بوو تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە سپێرین خی گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.